بەداخەوە کە دوێنێ شەو ساعت 23 دقه تیمەکانمان ئاگادار کرایەوە کە هاوڵاتیەک هەورە بروسکە لێی داوە ئێمەش بە پەلە گەیشتنە شوێنی ڕووداوەکە و هەر بە سیارەی شارەوانی کە بەڕێبەتی نەحیە و لەگەر بنکەی پۆلیسی تەقتەق و شارەوانی تەقتەق زوو گەیشتنە شوێنی ڕووداوەکە و هاوڵاتیەکەمان گەیاندە خەستخانە بەڵام بەداخەوە لە ڕێگا جیهانی سپار هەرچەند نەخۆشخانەی گشتی بارکی خۆیان هەستان و زۆر کاریان لەسەرەوە کرد کە لێدانی دڵی بگەڕێنەوە بەڵام بەداخەوە جیهانی سپار زەر و زیانەکان دەکەینە دوو بەشەوە بەشێکان کە هاوڵاتیان زەر و زیانیان کردو بەشێکیشیان کە بە پرۆژەکانی حکوومەتی هەرێم گەیشتووە تەما زەر و زیانی هاوڵاتیان چەند هاوڵاتیەکمان کە خەڵکی تەقتەق خۆ دەزانی زۆربەی دانیشتوانێکی خەڵکی بەخێوکردنی ماسین یعنی حوزی ماسییان هەیە چەند حوزێکی ماسی زیاتر لە 5 تا 10 حوزی ماسیمان ئاو بردووتی ئەمەش زەرزیانەکەی زیاتر لە 100 ملیۆن دەخەمرێنرێت هەروە دوو هاوڵاتیمان کە بەنداویان دروست کرد بوو بۆ ئەوەی کچکاڵی پێ بکەن لە سنوورەکانی خۆیان کە هاوڵاتیەکان لەسەر ئەستۆی خۆی بەنداوەکانیان دروست کرد دوو بەنداومان ئاو بردووتی کە نزیکەی بە 150 ملیۆن دەخەمرێنرێت کە زەرزیانیان پێگەیشتووە هەروە نزیکەی 15 ماڵێکمان ئاو چوو بۆ ناویان بەڕاستی ماڵەکانیان زەرزیانێکی زۆریان پێگەیشتووە نزیکەی بە 50 ملیۆنێک دەخەمرێنرێت ئەوەی دەمێنێتەوە کە زەرزیان کە بە پرۆژەکانی حکوومەتی هەرێم گەیشتووە بەڕاستی دوو خوێندنگامان ئێمە ئاو چوتە ناوی زەر و زیانێکی زۆری بە خوێندنگایەکان گەیاندووە هەروە هەردوو ڕێگای سەرەکی تەقتەق ئێستا لە داڕماندا ینی مەترسێکی گەورەی لەسەر بە ئاراستەی کۆیە بە ئاراستەی کۆیە و بە ئاراستەی نەحێسێکەکان هەردووچی لە مەترسی داڕماندایە کە زەرەکەی بە 1 ملیار دینار دەخەمرێنرێت بۆیە هەر لێرەشەوە لە کەناڵەکە ئێوە شۆ داوا لە ئەنجومەنی وەزیران پارێزگاری هەولێر دەکەم بە پەلە بێنە سەرخەت بۆی ڕێگای تەقتەق کۆیە ڕێگای تەقتەق سێویەکان لە داڕمان پارێزین و ڕێگای هاتچۆمان نەگیرێت چونکە هاوڵاتیان ئەگەر ڕێگای هاتچۆیان بگیرێت زەرزیانێکی زۆریان پێدەگات